یەکێتی ئەوروپا ئێمە پێمان وایە کە ئۆکرانیا پێگەیەکی تایبەتی هەیە دەکەوێتە سەر سنووری ئەمان مێژوویەکی هاوبەشی دوور و درێژمان پێکەوە هەیە هەر بۆیە بەڕاستی دەمانەوێت ئەم دۆخە درێژەی هەبێت ئەم دۆخەی کە لە ڕابردوودا هەبووە درێژەی هەبێت و نامانوێت بکەوێتە ژێر کاریگەری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەڵام کێشەکە ئەوەیە کە ناتۆ ماوەی 30 ساڵە لە ئێمە نزیک دەبێتەوە چەند جارێک بەڵێنیان داوەکە نێنە چی دیکە لە نێنە ڕۆژهەڵاتی ئەوروپا بەڵام هەموو جارێک بەڵێنەکانیان دەکشکێن و ئەندامێکی دیکە یان زیاتر بۆ ناتۆ زیاد دەکەن هەر بۆیە بەڕاستی چی دیکە ناکرا کە ئەم دۆخە درێژەی هەبێت و ناتوانین کە بەم جۆرە بێت و ناکرێت پێگە و قورسای رووسیا لە ناوچەکەدا لە بەرچاو نەگیرێت. باشە دکتۆر بەهیم ماکارینکۆ لێکۆڵە لە سنتەری وەزارەتی ناوەڕاست لە مۆسکۆ هەربژی. جودا خواست بە پشتیوانی رووسیا 67 چاروگوندیان لە ئۆکراینیا کۆنتڕۆل کردووە. رووسیا ئۆکرانیا لە بارێکردنەوەی ڕێڕەوی مرۆیی لە 5 شاری ئۆکرانیادا ڕێکەوتون بەڵام وەکو پراکتیز ئەمە نەچوەتە واری جێبەجێکردن. کامبیز شەدادێ لە ئەزلایفێکە سەبارەت بە دوایین وردەکاری شەڕ پێکدادان ئەم ئەزلایفێ بۆ ڕووداو ناردووە. ئێوار باش هەفکارنەوە بەێ لە دۆنێتسکێ هەرچەند دە ناو باژێردا بەژێ بەڵام بە مەرجێن شەردا ژیان دکە vێگاوێک و ئەز لەگەڵ بە داخبم دەنگێ تۆپپەرانێژێ دەبەرگوهێ من ji ber ku hinekî dûr e dibe ku bi mîkrafonê nagîjeva belam ev mûşekbaran û topbaran ev her du rojin kem li vê derê berdewam bû. Ji biryargeha berevaniya Donbasê hat ragihandin ku taniha ji destpêkê şer yani 24 Şubatê taniha 67 gund û bajarên herêma Donbasê ji bin kontrola Ukraynayê hatina derxistin yan ku têketine bin kontrolê hêzên berevaniya Donbasê. Ev çi herêmin? Ev herêmin ku piştî sala 2004 de encama Agirbestê de li kontrola Ukraynayê de meşxwe piraniya herêmin Donbasê nedibin kontrolê rêveberiya Donbasê de bû. Piştî destpêbûna şer bi pêşkiriya artêşa Rûsyayê hêzên Donbasê gelek pêş de çûne taniha wekî min got hêjmara gund bajarên katine kontrol kirin gihîştiye 67 ji xwe berdewam e bajarê mezintirîn bajarê piştî Donetsk û Luganskê ya Mariupol ku dikeve ber deryaya Azovê niha dorpêçkiriye çend rojin dorpêçê de ye û ji bo derxistina gelê sivîl koridorên mirovî an ku dehlizên mirovî hatibû ragihandin belam ew ê ku her du alî hev du suçdar dikin Rusya Aliya Rusya'ya tekez dike ku serbazên Ukraynayê nehêlin gel ji Mariupolê derkeve ji ber de jê destilata yani rêveberiya bajarê Mariupol her wiha ji Kiyevê tê ragihandin ku artêşa Rusyayê gelê sivîl ki dixwastin ji Mariupolê derkevin gullebaran kirin revma jî ev dehliz nehat yani bi kar nehat û hat rewestandin ji xeynê Mariupolê li 5 bajarên dinên Ukraynayê de jî deriyên rêyên mirovê hatibûn vekirin ji aliyê Rûsyayê ve pêwîst bû saet 10 êvarê gelê sivîl ji bajarê paytexta Ukraynayê Kiyevê bajarê Sum Mariupol û Balnovaxê der biketina belam di encamê de ku alî Ukraynayê qebûl nekiriban mercan û ev prosê ev pêngav jê nehat cîbîcî kirin. Belê di vê navberê de hat ragihandin ku delegasyona Ukraynayê jî gihîştiye Belarusê û li gel şanda Rûsyayê careke din yani siyemîn xula gotûbêjan jê dest pê kir ta heta ku em derketin ber temaşavanan hêşta encamên vê hevdîtinê nehatiye ragihandin ka gotûbêj çawa bi dawî hat belam beriya dest pê kirine gotûbêjan
سروک شاندا روسیه مدینسک کو سروک دیوانه سروک روسیه را گهاند کو امه لسر سه دوسیه گوت بیجا بمشینو و که بره یکمین اوه کو مجارا چارەسەری سیاسی نافخوایی ان کو حکومت اوکراینی دهاتو تی چاوه به کیجان پارتی کیجان هز دکار جدی مرویش کسین زیان دیتی کسین سیویل و مجرد سیامینج چارەسەری سربازی آنکو سربازی تکنیکی روس دیویژن اوجه روسیا داخواز روسیا اوه کو پیوسته ایزا ارتش اوکراینای چک داینه برخودن خواه راوستینه لسر بان مجرد گوت بیشتی مشاندن بلام اوه کو گوت بیش دو خولنبری زیده تر انجام نگرفته بون و جارج زیده گشبین نینن چافدیر هر وها وکی من اماجه کر دیپلوماسی هله که دا دمشه شرجه به آوه که گرمو به گرماهی بردوامه هات را گهاندن که لاوروف و کولبا یعنی دمیتری کولبا وزیر دروای اوکراینای لحف کرنه که لانتالیا فرم انتالیا ترکیه ورن جمع هف او جی گوتو بیجان بمشینین او زانیارین که ده انجام بیروژه ده گهیش نه دسته ما او بون هف کرنو و دیگرین سر سعودیه پشتی هولدان ترکیه ناوبینکاری جبو پیدا کرنا آشتیه ده ناوبر روسیا و اوکراینیا ده ادی گوتو بیج ده درباره پرسا کرد لوی ولاتی و دسته وردان ترکیه ده سوریه ده جبری بهتر گرمتر بونه هفسرو که هاده پیدا بیجه چاوا ترکیه لدجی داگیرکاریا اوکراینیا راد وسته دوی لدجی داگیرکاریا عفرین سریکانی و گریسپیش درکده هاوسەرۆکی هەدەپەر ڕاگەیان ئەردۆغان ئەڵێ ڕێز لە سەروەری خاکی ئۆکرانیا ئەگرین بەڵام لە سووریا چەندین ناوچەی داگیر کردووە پەروین بۆڵدان وتی بۆ ئەوەی باوەڕ بە داواکانی ئەردۆغان بۆ ئاشتی بکرێت لە ئۆکرانیا دەبێت لە ناوخۆی تورکیا ئاشتی بەرپا بکات. هەولێن تورکیەیە ناوبەنکاریە دشەرێ ئوکرانیایە de nîqaşên wî welatiyên derbarê çareseriya aştiyaneya pirsa Kurd û destwêrdana Tirkiye di siyaseta navxweya Sûriyê de germ kiriye. Wek çawa em dijî dagirkeriya Ukraynayê derdikevin, em dijî dagirkirina Efrînê ji derdikevin. Belê, em dijî dagirkirina Serêkaniyê ji derdikevin. Serokkomarê Tirkiye di demekê de ku dibêje rêzêl serwerî yekparçeya Ukraynayê digirin li Rojavayê Kurdistanê navçeyên Efrîn, Girêspî û Serêkaniyê dagîr kirine. û li Bakurê Sûriyê jî çend navçeyên din wek Cerablus û Babê. Ukrayna'nın egemenliği em li gel wê yekîne ku rêz li serwerî, yekrêziya siyasî û yekparçeyê axa Ukraynayê bêgirtin. Şeşê Adarê li Dîlokê hevseroka HDP Pervîn Boldan ragihand ku ji bo banga Erdogan ya aştiyê li Ukraynayê ciddî bê wergirtin divê li nav Tirkiye jî aştî çêbibe. Önce aynayı دەستپێکێ هۆن فێر ببن نینەکێ بدن بەڕوێ خوا دەستپێکێ هۆن لە خوا بنەڕن هۆن دێ لە خوا تەماشە ناکەن لێ بۆ ئۆکرانیا بانگە ئاشتیە بکەن ama Ukrayna'ya barış çağrıları yapacaksınız. HDP jî sala 2013 ve heta 2015 bo çareserkirina pirsa Kurd li navbera hikûmeta AKP û PKK de roleke girîng dît. Berpirsên HDP tekazê li ser pêwîstiya destpêkirina proseyekê dikin. Lê berpirsên AKP dibêjin ku niha li welatê wan heye bi gotina wan pirsa terorê ye, ne pirsa Kurd e. خورتکی ji tirbe spiya Rojavayê Kurdistanê ku li Nemsel bajarê Viyana dimîne makînê se derbasî pirtûka Guinness ya rêkoran ya navdewletî bû. Abdullah Seyîd e navê wî temenê wî 24 salin 7 salin li Nemsa dimîne bavê wî bixwe jî li tirbe spiyê makînêsekî naskirî bûye. Di vekirin û siwarkirina tekerên otomobîlan de het rekor şikand. Di nava 30 kesî de ji yekemînan bû. Di nava 49.3 saniyan da
دکاری بو دولابین 4 اتومبیلان وکه و جارک دن سوار بکه و سران برای درباسی و پرتوکه بو ده 58 ثانیان دا دولاب وکر بون و سوار کربون. سپاس کەبین ئەرمان. خاطری هەواڵ بە سپۆنسەری ئاوی لایف. li Bakurê Kurdistan û cîhanê çi rû bide em dizanin. Zanyariyên rast û çavkaniyên pêbawer etkîka karê me ne. Hûn her li ku bin, li Kurdistan yan li diaspora, li gel me bin. هەموو ناشرینیەکان پیشانە دەین لە پێناو جوانکردنی ژیان بۆ خەڵکی هەرێمی کوردستان. مەبەستمانە میدیا ڕازگۆیانە و بێلایەنانە کار بکات. هەموو پرسانەی کە لە ژیاندا ڕۆژانە پرسی خەڵکن هەفتانە مژاری پرۆگرامەکەی ئێمەشن. هەموو پرسانەی کە لە ڕابردوودا ژانمان کارمان لەسەر کرد، کاریان لەسەر کرد گەڕاند ئێمە لەگەڵ ڕەنج بە سپۆل. قورسدا لە کوردستان بەڵام بڕیا بچیتەوە دریش ئەو وەختێک هەبوو مجموعەیەک على ئەساس بچین بۆ لە بەرنامەی سەباح مەریوانی ماڵەکەیان لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە بەرەو قادرکەرەم و پاشان بەغداد دەکات. شۆڕش لە ساڵی 1974 چۆن بووە؟ منیش حەزم دەکرد ڕۆڵی دکتۆر مەحموود و دکتۆر نەجمەدین کەریم مستەفا هات بۆ ئێرە و یەکەمین جار بۆچی لە سیاسەتەکەی دەبێت و تەنانەت بڕیاری گەڕانەوە بۆ ئەوروپا دەدات. ئەمدا شایەتیان لەسەر دەدرێت. پەنجەمۆر ژێر 22. فەتێکی زێڕین لە جوانترین پرۆژی نیشتەجێبوون لە هەموو عێراقدا. سلێمانی لە دوایین دەرفەتدا هەڵبژاردننی ڤێلای لە بەرزترین شوێنێت بەسەر جوانی زۆنی پێنجەمی بەرزایەکانی
سلێمانی کە ژمارەی خانووی لەخۆ گرتو حاڵەتی تەلارسازی و بە جوانترین دیزانی مۆدێرن بنیان دەنرێ و هەموو پرۆژە نیشتەجێبووەکەنێ لێرە لە بەرزایە خزمەتگوزاریەکانی ژیانێکی کە لە هیچ پرۆژێن بوونی نییە وەک دان پەیمانگا زانکۆی نێودەوڵەتی خلی ئەسب سواری دەریاچەی دەستکرد یاری گۆڵف پلەیگراوند مارکێت نافورا و سەوزایی فراوان ڕێستۆرانت و دەیان خزمەتگوزاری دیکە بەرزایەکانی سلێمانی بەرزتر لە پێویستیەکانی خۆ بەجێ دەکات تا ڕۆژانە ئۆفەری دەتوانی دوو کاتی بمێنیتەوە و هەر لە شوێنێکی پاک و جوان هەموو حەزت لە چیە 600 جۆر خواردن لە 11 لە یەک شوراواندا پێشکەشی ئێوە دەکرێت و ئیتالیەکان و سوشی و دەیان زۆر خواردن و خواردنەوە و شیرینی و میوە لە شوێنێکی پاک و لەژێر چاودێری کارمەندی ڕاهێنراودانی هەفتە لە کاتژمێ تاوەکو 11 شەو لە خێکت پێویست بێت بە دیلیڤەری دەتوانیت بکەیت بۆ نەو ئاهەنگەکانتان بهێننە لای ئێمە هەڵی VIP بۆ کۆبوونەوە و کۆنفرانسەکانتان هەمیشە ئامادەیە کە هەم تێری ABC تێکی جیهان پێشوازیتان تووڕا مەدیایە ڕۆداوێ پەیوەندی بە ئەدیابێن ئێژنسی بکەن بە ڤان هەژمارێن تەلێفۆنان 07 0752 ئێوەش پەیامێری ڕووداون ڤیدیۆ وێنەی ڕووداوەکان و هەواڵەکانتان بۆ ڤایبەری ڕوودا و بن 07 00 01